50 ساڵ ئەبێت شەڕێکی خوێناوی لە نێوان گەلی کورد و لە نێوان گەلی تورکیا بوونی هەیە. ئەوەی کە سەرنج ڕاکێشە ئەم جارە بۆ خۆی کەسێکی وەکو دەوڵەت باخچەلی ئەچێتە ناو پەرلەمان و لە ناو پەرلەمانە تەوقە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی دەم پارتیاکە پرۆسیەک دەست پێکە. ئەم پرۆسێ هەتا ئێستا بەداخەوانێ هەتا ئێستا یەکلایەنەیە. ئەو وتەی بەڕێز ئۆجالان تاکید بکاتەوە کە ئەڵێ هەنگاوی یاسایی و سیاسی و دیموکراتیانە لە تورکیا لە دوای ئەم کۆنفرانسەوانێ ئیتر ئەبێ دەوڵەتی تورکیاش هەنگاوی جددی بنێت بۆ ئەوەی پرۆسەکە بچێتە پێشەوە. هەنگاوەکان چی؟ هەنگاوەکە ئەوەیە کە پێویست ئەکات بەڕێز ئۆجالان کە کارکتەری هەرە گرنگ و سەرەکیە لەم پێڤاژۆیە لەم پرۆسەیە لە ناو زیندان بێتە دەرەوانێ ئازاد کرێت. تۆر بۆ دۆزال ئەوێ هەنگاو بنێ لە ناویە بن بە شێوازێکی گوماناوی لە ناو ئەچێ. لە هەنگاوی یەکەمە داوا ئەکات گەریلا لە باکووری کوردستان کشێتەوە، گەریلا کشێتەوە، داواکە پەکەکە کۆنفرانس کۆنگرە بەستی و خۆی هەڵبۆشێنێتەوە. ئەوەکە یەک چەک ئەسووتێنن لە جاسەنە. باشە هەندێک شوێن لە ناوچەی زاپوانە بۆ ئەوی بەریەکەوتن دروست نەبێ پاشەکشاکە. بۆچی ئەمە نیەتپاکی کورد و پەکەکە دەرەخاکە ئەوێ پرۆسەکە بچێتە پێشەوانێ. بەڵام ئەم کۆنفرانسە بۆ خۆی ئەبێتە هەنگاوێک بۆ ئەوەی کە ئەوانیش لە داهاتووە کۆنفرانسێکی گشتی لەسەر ئاسی تورکیا ببەسرێ، نوێنەری وڵاتانیشی تیا بەشدار بێ، ئاکرێت بە ئاستێکی زۆر بەرفراوانتر سەرۆکۆماری تیابێ، دەوڵەت باخچەلی تیابێ، سەرۆکی جەهەپەی تیابێ، حتا نوێنەرانی پەکەکەی لە قەندیلیشەوە تیابێ. بۆ تورکیا بووە بە مای لاوازی نەبووە بە مای هێز. پەیوەندیە دیبلۆماسیەکانی تێگاوە، پەیوەندیە دیبلۆماسی و سیاسیەکانی و ئابوووریەکانی تێگاوە، لەگەڵ ئیسرائیلا تێکیاوە، لەگەڵ ئەمریکایە نیگەرانە لەوە، لەگەڵ وڵاتانی عەرەبیە لە ناو کێشە و ململانەیە. یعنی بەڕاستی پێگەی تورکیا پێگەیەکی لاوازە. بۆیە لە ئێمە زیاتر تورکیا پێویستی بۆ ئاشتیە. ئەم کاتتان باش مینەرانی خۆشەویست لە هەرکوێکن ساغ و سەلامەت بن. خۆشەویستان ئەزانن کە ئەوە دوو ڕۆژە لە ئەستەمبول لە تورکیا کۆنفرانسێکی نێودەوڵەتی ئاشتی بەڕێوەچێت. کۆنفرانسی نێودەوڵەتی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک. لەو کۆنفرانسایە کە دەم پارتی بەڕێوەی دەبات، ژمارەیەکی زۆر سیاسەتمەدار لە دەرەوە و ناوەوەی تورکیا بەشداریان تێدا کردووە. ژمارەیەکی زۆر لە غەیرە نەتەوە کوردەکانیش لە ئەو کۆنفرانسەیە بەشداریان کردووە. لە باشووری کوردستانیشەوە بەڕێز کاک مەسعود بە پەیامێک بەشداری کردووە، کاک باوەڵ بەشداری تێدا کردووە، کاک نەشیر وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بە پەیام بەشداریان لەو کۆنفرانسەدا کردووە. لە ڕۆژاوای کوردستانیشەوە ئیلهام ئەحمەد وەکو هاوسەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە پەیامێک بەشداریان کردووە. چەندین کەسی دیکەش لە کۆنفرانسەکەیە بەشداریان کردووە. هەموو ئەم کەسانە خاڵی جەوهەری پەیامی هەموو کەسانی کە بەشداریان کردووە گرنگیدان بووە و جەختکردنەوە بووە لەسەر بابەتی وەگەڕخستن و بەسەرپێخستنی پرۆسەی ئاشتی و گرنگی پرۆسەی ئاشتی و سەرخستنی پرۆسەی ئاشتی. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیە کە ئێستا لە شاری ئەستەمبۆل بەڕێوەچێ، ئێمە میوانداری بەڕێز کاک ئیبراهیم فەرەجمان کردو وەکو نووسەر، وەکو شارەزایەکی بواری تورکیا. کاک ئیبراهیم بەخێر بێ. زۆر سپاس کاک ئیسماعیل، زەحمەتت کێشا کە تەشریفت هێنا بۆ ئەستودیۆکەی ئێمە و میوانداریەکەی ئێمەت قبوڵ کرد. تکایە سڵاو و ڕێز بۆ ئێوە بۆ هەموو بیسەران و بینەرانی سایتی سپەی. بەڵێ کاک ئیبراهیم با لێەوە دەست پێ بکەین گرنگی ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە لە پێناو ئاشتیدا لەم کاتەیە کە ئێستا وڵاتانی دەور و بەرمان لە ناو ئاگر و ئاسن ئەکوڵێن، لەم کاتەیە کە هەموو کەس هەوڵەدا جۆرێک لە جۆرەکان ببێتە قەڵغانێک بۆ بەرگریکردن لە خۆی، ئێمە کۆنفرانسێکی ئاشتی ڕێکەخەین. پێم خۆشە سەرنجی جەنابتان لەسەر ئەم بابەتە بزانین. دووبارە سڵاو و ڕێز بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانی سایتی سبەی. لە ڕاستیە ئێوە ئەزانن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی بە
قۆناغێکی زۆر استراتیژی و قۆناغێکی دیزاینکردنەوەی سەر لە نوێ تێپەڕێ. بۆیە لەم کاتەیە کە پرۆسێک لەم ساڵا دەسی پێ کردووە لە 27 شوباتەوانێ ئەم پرۆسەیەکی زۆر گرنگ و پڕبەهایە نەکەر بۆ تورکیا بەڵکو بۆ هەموو ناوچەکە. نزیکی ئاگدارن 50 ساڵ ئەبێت شەڕێکی خوێناوی لە نێوان گەلی کورد و لە نێوان گەلی تورکیا بوونی هەیە. ئەم شەڕە زەرەری زۆر گەورەی بە نەکەر بە تورکیا بە ناوچەکە بە گشتی گەیاندووە. لەبەر کورد لە هەموو لە سووریا لە عێراق لە ئێرانە بوونی هەیە. کاریگەری ئەو شەڕە لەسەر ئەم ناوچانەش بە تەواوەتی ڕەنگی یاوەتەوانێ. لە ساڵی 93وانێ پەکەکە وەکو شۆڕشێکی ئازادی خواز و ڕزگاری خواست لە باکووری کوردستانە هەوڵ ئەیات ئەم شەڕە کۆتایی پێوێت و یەکلایەنە چەندین جار بە هەوڵی هەم سەرکردەکانی کورد لەوانە مام جەلال و هەموو ئەو تێکۆشەرانی ئەمیان بە هاوکاری ناوبژیوانی نێودەوڵەتیش هەوڵ درراوە ئەم شەڕە کۆتایی پێبێت و ئاشتی لە تورکیا جێبەجێ بێت. بەڵام بەداخەوە هەموو ئەو هەوڵانە بەهۆی سیاسەتە هەڵە و خراپەکانی دەوڵەتی تورکیا و سیاسەتمەدار و حیزبەکانی تورکیا شکستی هێناوە. ئێستا ئەم هەوڵی کە دەوڵەت باخچەلی ئەوەی کە سەرنج ڕاکێشە ئەم جارە بۆ خۆی کەسێکی وەکو دەوڵەت باخچەلی ئەچێتە ناو پەرلەمان و لە ناو پەرلەمانە تەوقە لەگەڵ ئەندام پەرلەمانەکانی دەم پارتیاکە، پارتی یەکسانی و دیموکراتی گەلە. بەم تەوقەیە کاتێکە ئەم هەواڵە بڵاو ئەبێتەوانێ و داواش ئەکات کە بەڕێز ئۆجالان بێتە ناو پەرلەمان و لێوانێ وتارێک پێشکەش بکات، داوای هەڵوەشانەوەی پەکەکە بکە، ئەبینین بەڕێز ئۆجالانیش کە هەمیشە هەوڵەکانی لە پێناو ئاشتیا بووە ئەم دەست پێشخەریە بە گرنگ ئەبینێ و وەڵام ئەیاتەوانێ. لێرەوانێ پرۆسیەک دەست پێکە. ئەم پرۆسێ هەتا ئێستا بەداخەوانێ هەتا ئێستا یەکلایەنەیە. تا ئێستا دەوڵەتی تورکیا هەندێک هەنگاوی ناوە، بەڵام هەنگاوەکان ئەوە نییە کە ئەو وتەی بەڕێز ئۆجالان تاکید بکاتەوە کە ئەڵێ هەنگاوی یاسایی و سیاسی و دیموکراتیانە لە تورکیا ئەبێ تورکیا وەرچەرخێت بۆ کۆمارێکی دیموکراتی، بۆ کۆمەلگایەکی دیموکراتی. بۆیە ئەم کۆنفرانسش ناوی کۆنفرانسی ئاشتی و کۆمەلگای دیموکراتیە. لە ڕاستیە لەم کاتەیە ئەم کۆنفرانسە بۆ خۆی بەشداری سەدان کەس لە کەسایەتی ئەکادیمیسیۆن، فەیلسوف، خاوەن هەڵگرانی ئاشتی نۆبڵ لە تورک و لە کورد بەشدارێکی کارایان هەیە. ئەمە ئەوە دەرئەخات کە ئەم هەنگاوەیان زۆر خەڵک بە تەنگ ئاشتیەوەن، بەڵێ بە تەنگی ئاشتیەوەن و ئەیانەوێت ئەم هەنگاوە بە دەردی هەنگاوەکانی تر نەچێ و پرۆسەکە بچێتە پێشەوە. بۆی ئەم کاتێک لەم کاتەیە کە دەم پارتی ئەم کۆنفرانسی بەستووە وەڵامدانەوەیەکشە بۆ ئەو هەنگاوەی کۆمیسیۆن کە چوونە لای بەڕێز ئۆجالان. لێرەوانێ ئەتوانین بڵین لە دوای ئەم کۆنفرانسەوانێ ئیتر ئەبێ دەوڵەتی تورکیاش هەنگاوی جددی بنێت بۆ ئەوەی پرۆسەکە بچێتە پێشەوە. بۆی ئەم کاتێکی استراتیژیە، کاتێکی گرنگ و پڕبەهایە پێویستەکە هەم دەوڵەت و هەم کوردیش ئەم هەلە لە دەست نێن و پرۆسەی ئاشتی بە یەکجارێکی وەک کە ناویان لێناوە خوشک و برایەتی نێوان گەلی کورد کە ئەم ئەردۆگان بۆ خۆی باسیەکە، دەوڵەت باخچەلی باسیەکە، بەڕێز ئۆجالانیش باسیەکە، کەواتە ئەمە بێ بە پراکتیک. چۆن ئەبێ بە پراکتیک؟ بە هەنگاوی کردداری بە پراکتیک. بۆ ئەم کۆنفرانسە زۆر گرنگە بۆ بەرەو پێشبردننی پرۆسی ئاشتی لە تورکیا. هەر خودی کۆنفرانسەکە بۆ بەرەو هەر خودی کۆنفرانسەکە هەر خودی بەستنی کۆنفرانسەکەی کە بەڕێوەچێت ئێستا لە ئەستەمبۆڵ بۆ یەکێکە لە قۆناغەکانی ئەم پرۆسی ئاشتیە یاخود بۆ پشتیوانیە لە پرۆسی ئاشتی لە تورکیا.
ئەمە بۆ پشتیوانیە لە پرۆسی ئاشتی چونکە هێشتا لایەنی دەوڵەت وەکو پێویست لەنا ئەو کۆنفرانسیا بوونی نییە لە ڕاستیە لە دوای ئەمەوانێ ئیتر ئەبێ هەنگاو بنرێت هەنگاوەکان چی هەنگاوەکە ئەوەیە کە پێویست ئەکات بەڕێز ئۆجالان کە کارکتەری هەرە گرنگ و سەرەکیە لەم پێڤاژۆیە لەم پرۆسەیە لە ناو زیندان بێتە دەرەوانێ ئازاد کرێت پەیامی بەڵێ ئازادی جەستەیی بێت چونکە بەڕاستی مرۆڤێک لە ناو ژوورێکی بچووکە ناتوانێت بە تەواوەتی ئەو پەیامانێ هەیە بیگەێنێ بە تایبەتی هەموو ئاستەنگێش دروست ئەکرێت بەڕێز ئۆجالان ئەبێ هەموو چین و توێژەکانی تورکیا و باشووری کوردستان و ڕۆژ ئاوا و حتا خەڵکانی تری دەرەوەی تورکیاش ببینێ بۆ ئەوەی بتوانێت هەم سوود لە ڕاو سەرنجەکانیان وەربگرێ هەم پرۆسەکە باشتر بڕاتە پێشەوانێ ئەگەر نیەتێکی کورد نیەتێکی جددی و دڵپاکانەی هەیە استراتیژیان لە پرۆسی ئاشتی ئەڕوانێت ئەگەر ئەوانیش بە هەمان میتۆد کار بکەن بێگومان ئاساییە کورد ئەڵێ لە پاش هەموو شەڕێک ئەبێ ئاشتی بێتە ئارەوانێ کەواتە کە تۆ نیەتت ئاشتیە پێویستە ئەو کەسەی کە کارکتەری هەرە گرنگە لە ناو پرۆژەکەیە و پرۆسەکەیە لە ناو پێڤاژۆکەیە بچێتە دەرەوانێ و بێتە زەمینەیەک و شوێنێکی باشتر جێگەیەکی باشتر بۆی بتوانێت کاریگەری جدی لەسەر ئەو پرۆسی ئیبراهیم بۆچی تا ئێستا زۆربەی چاودێران چ لە ناوخۆ چ لە دەرەوە چ کورد چ غێرە کورد جۆرێک بە گومانەوە سەیریان پرۆسەیەکەن ئایا بابەتەکە ئەوەیە لە چەندەیەی ڕابردووە هەنگاوی لەم شێوەیە هەڵگیراوە یەکلایەنە بووە ئەم جارەش هەر یەکلایەنەیە یاخود نەخێر کارکتەرانی تورک دەوڵەت مەدارانی تورک ئەم پرۆسەیە بۆ جۆرێک لە بەرژەوەندی خۆیان لە خازانجی خۆیان بەکارەهێنن واتە یاری بەکاتەکەن لە ڕاستیە لە ڕابردووە هەموو ئەوەی کە پێشتریش باسمان کرد یەکلایەنە بووە گەلی کورد هەنگاویناوە پەکەکە هەنگاویناوە دەوڵەتی تورکیا وەکو پێویست هەنگاوی نەناوە بۆ نمونە تۆرگۆت ئۆزال ئەوێ هەنگاو بنێ لە ناویە بن بە شێوازێکی گوماناوی لە ناو ئەچێ هەموو سلێمان دیمەرلوانە ئەخرێنە ئەو لاوانێ هەموو ئەوانە ینی تووشی ئیهمالکردن و لە ناوچوونەوەوانە بوون لەم قۆناغەیە پرۆسەکە بەڕاستی ئێستا بۆ تورکیش بووە بە خاڵێکی گرنگ ئەوان ناتوانن بۆیان ئیسپات بووە ناتوانن نەپەکەکە نەگەلی کورد نەدەم پارتی بە هەنگاوی هەڵە و تاکتیکی و نامەعقول و نامەنطقیانە بخاڵەتێنن ناتوانن یاری بەکات بکەن چونکە کوردی ئێستا کوردێکە خاوەن فکرە خاوەن فەلسفەیە خاوەن سیاسەتە خاوەن ئابوووریەکی خۆیەتی خاوەن هێزێکی سەربازیە خاوەن جوگرافیایە لە ڕۆژ ئاوا پێگێکی بەهێزیە بە تایبەتی لە شەڕی دژیتی دوورە کورد پێگەی لە دەوڵەتی تورکیا و لە دەوڵەتەکانی ناوچەکەش زیاتر بەهێز بووە ئەو هێزەی کە شەڕی دژی داعشی کرد و داعشی تێکشکان لە باهۆزە هێزی سووریای دیموکراتیە لە باشوورە 4,000 شەهید هەیە لە ڕۆژ ئاوایە بە کورد و عەرەبوانێ 13,000 شەهید هەیە یعنی پێگەی کورد پێگەیەکی بەهێزە ناتوانن ئەوان جاریشکە ئێمە بخاڵەتێن و بخاپێنن بۆی کە بەرنامەکانی خۆیان جێبەجێ بکەن خۆشبەختانە لە پێشتر باخچەلی قسەی لەسەرەوە کردووە کە مەلی ئاشتی بەیەک باڵ نافڕێ ئەلەم دوێنێش هەم دیستەکیدی لەوە کردوتەوانێ کە پێویستە ئەو باڵی کە پێویستە بۆ کۆتری ئاشتی ئیش بکە بتوانێ بفڕێپی ئەبێ بێتە بەرەوە ڕوو مەبەستی کە لەلایەنی دەوڵەتە بەڵێ لایەنی دەوڵەت ئەبێ وەڵام دەرەوە بێت بەڕێز ئۆجالان لە پەیامەکەی ئەڵێ هەنگاوی سیاسی و یاسایی و دیموکراتی ئەو یاسایی چییە ئەوەی کە هەندێک یاسا هەیە بربەستە لە بەرامبەر لە هەنگاونان بۆ ئاشتی ئەو یاسیانە پەرلەمان ئەبێ بیگۆڕێ یعنی شەڕی نێوان شەڕی ناخۆی نێوان گەلان بۆ نمونە لە ئێرلندایە بۆ نمونە فارگ لە کۆڵۆمبیایە هەموو ئەمانە ئەفریقای باشوور هەموو ئەمانە دوژمناتی قوڵ لە نێوانیانە هەبوو بەڵام دوای لەسەر مێزی گفتوگە دانیشتێن و پرۆسی ئاشتی دەستی پێ کردووە کەواتە ئەمانیش چۆن بەڕێز ئۆجالان ئازایانە هەنگاوی ناوە چەندین هەنگاوی ناوە بەڕێزت ئەزانی کاک ئیسماعیل
لە هەنگاوی یەکەمە داوا ئەکات گەریلا لە باکووری کوردستان کشێتەوە گەریلا کشێتەوە داواکە پەکەکە کۆنفرانس کۆنگرە بەستی و خۆی هەڵبۆشێنێتەوە ئەوەکە یەک چەک ئەسووتێنن لە جاسەنە باشە هەندێک شوێن لە ناوچەی زاپوانە بۆ ئەوی بەریەکەوتن دروست نەبێ پاشەک شاکە بۆچی ئەمە نیەتپاکی کورد و پەکەکە دەرەخاکە ئەوێ پرۆسەکە بچێتە پێشەوانێ قۆناغێکەیە بەڕێزکە کیبراهیم ئیدی پەکەکە لەو یاخود سنوورێکەیە پەکەکە لەو سنوورە بوەستێت و ئیدی چاوەڕی دەوڵەت بکات بەپێی هەموو ئەو لێدوانانەی ئەم دوایی سەرکردەکانی پەکەکە قسە لەسەر ئەوواکەن ئیتر ئێمە هیچ هەنگاوێک نانین ئەو هەنگاوانی کە پێویستوە بۆ نیەت پاکی بۆ بردنە پێشەوەی پرۆسەی ئاشتی ئێمە هەنگاوی خۆمانمان ناوە وەکو پێشتریش بەڕێزی باشی کرد ئەم کۆنفرانسەش نیەتێکی پاکی دەم پارتیە و پەکەکەی و گەلی کووردە بۆ ئاشتی کەواتە وەکو دەوڵەت باخچەلی هەڵێ مەلی ئاشتی بە یەک باڵ نافڕێ وەرنە پێشەوە ئەو باڵی بۆ دروستکەن با دوو باڵی بووی بتوانێت پرۆسەکە بڕاتە پێشەوە کاک ئیبراهیم خۆمانەزانین کۆنفرانسەکە ئەوە دوو ڕۆژە بەڕێوە چێ لە شاری ئەستەمبۆڵ جگە لەو کەسانی کە جەنابەت باست کرد کە خەڵکانی شارەزا خەڵکانی کورد غەیری کورد لە باشوور لە ڕۆژاوە تورک وانە خەڵکانێکی زۆری ئاشتی خوازی تورکیش بەشداریان تێدا کردووە بەڵام هیچ نوێنەرێک وەکو ئاک پارتی یاخ و وەکو مەهەپە بەشداریان لەو کۆنفرانسایە کردووە هەتا ئێستا ئەوان لە ڕاستی پەیامێکیان هەبووە بۆ کۆنفرانسەکە ئەوەی کە دوێنێ پەیامی ناردو پەیامی سەرکردەکانی باشووری کوردستان بووە سەرکردەکانی ڕۆژ ئاوای کوردستان بووە پەیامی هەندێ لەو کەسایەتیانەی هەڵگری خەڵاتی نۆبڵ بوون لە ڕاستیە ئەوان تا ئێستا بەشدارێکی کارایان لەو کۆنفرانسەیان نییە بەڵام ئەم کۆنفرانسە بۆ خۆی ئەبێتە هەنگاوێک بۆ ئەوەی کە ئەوانیش لە داهاتووە کۆنفرانسێکی گشتی لەسەر ئاسی تورکیا ببەسرێ نوێنەری وڵاتانیشی تیا بەشدار بێ ئاکرێت بە ئاستێکی زۆر بەرفراوانتر سەرۆک کۆماری تیابێ دەوڵەت باخچەلی تیابێ سەرۆکی جەهەپەی تیابێ حتا نوێنەرانی پەکەکەی لە قەندیلیشەوە تیابێ نوێنەرانی کوردی ڕۆژ ئاوا و نوێنەرانی کوردی باشوور بەشدار بن لەو کۆنفرانسەیە ئەگەر بیانەوێت لە ئایندەیە ئەبێ ئەمە هەنگاو بنێ بۆ ئەوە چونکە بەڕاستی وەکو پێشتری ژوتمان تورکیا ئەگەر بێوێت برایەتی بکە ئەبێ بێوە برا لە کوردی باشوور بێوە برا لە کوردی ڕۆژاوە برا لە کوردی ڕۆژهەڵاتیش هەموو کوردکە بە دۆستی خۆی ئەبێت هەنگاو بنێ لە ڕۆژئاوای کوردستان هێزەکانی بکشێنێتەوەێ لە باشووری کوردستان هێزەکانی بکشێنێتەوەێ کاتێک کە تۆ باشووری کوردستان و ڕۆژ ئاوای کوردستان بوون بە دۆستی تۆ ئیتر تۆ پێویستی بۆ نیە هێزێکی سەربازیت لە ناوچەکە بێت ئەگەر بیریشت نەچێت ئەم تەداخلە لە باشووری کوردستان و لە ڕۆژ ئاوای کوردستان و لە عێراق و لە وڵاتانە بۆ تورکیا بووە بە مای لاوازی نەبووە بە مای هێز پەیوەندیە دیبلۆماسیەکانی تێگاوە پەیوەندیە دیبلۆماسی و سیاسیەکانی و ئابوووریەکانی تێگاوە لەگەڵ ئیسرائیلاتێکی یاوە لەگەڵ ئەمریکایە نیگەرانە لەوە لەگەڵ وڵاتانی عەرەبیە لە ناو کێشە و ململانەیە یعنی بەڕاستی پێگەی تورکیا پێگەیەکی لاوازە بۆیە لە ئێمە زیاتر تورکیا پێویستی بۆ ئاشتیە لەبەرەوەی ئەو باش ئەزانێ کە لە جیهانە و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چۆن سەر لە نوێ سیاسەتێکی نوێ بەڕێوەیە دوێنێش ئیلهام ئەحمەد لە پەیامەکەیە کە لە کۆنفرانسەکە خوێنرایەوە کە بەداتە ئەفوان نەخوێنرایە بەداتە شۆ بەشداری تێدا کرد لە ڕێگەی زوومەوە بەشداری تێدا کرد باسی لەم قسانەی جەنابەت کرد کە ئاشتی چەندە بۆ کورد گرنگە ئەوەندەش بۆ تورکیا خاڵی بەهێزە کە بتوانێت بە شێوەیەکی زۆر ئەرێنیانە لەگەڵ کوردەکانی پارچەکانی دیکەی کوردستان هەڵسوکۆت بکە چکە خۆمان نزانین ئێستا لە هەرێمی کوردستان بەدەیان بنکە و بارگای تورکیا هەیە چەک و جبەخانەی هەیە خاڵی هەڵفڕین و نیشتنەوەی فڕۆکە هەیە بە هەمان شێوە لە باشووری کوردستان
لە ڕۆژاوای کوردستان لە عفرین شوێنی ینی بارەگا و مەڵبەندی هەیە داگیری کرد شوێنی هەیە داگیری کردووە یعنی وەکو جەناب دوودود ئەم پەرتەوازەی ئەم پەل هاویشتنەی تورکیا بۆ پارچەکانی دیکەی کوردستان بۆتە خاڵێکی نەرێنی و بۆیە بۆ ئەوەی سنوورێکی ئارامی هەبێ بۆ ئەوەی دەوڵەتێکی ئارامی هەبێ بۆ ئەوەی حکومڕانیەکی ئارامی هەبێ بە برایەتی گەلان بژین لە ناو دەوڵەتی تورکیا پێویستی باشتی هەیە ڕاست دەوڵەتی تورکیا بە درێژایی ئەم ماوەی شەڕە لەگەڵ گەلی کووردا بەدیان هزار ڕۆڵەی تورک ڕۆڵەی کورد شەهید بوو و لە گیانیان بەخشیوە کە ئەمە بۆ ئێمە بۆ گەلانی تورکیا کارەساتێکی زۆر زۆر گەورەیە ئەگەر عەقڵانیەت هەبێ ئەگەر ئەخلاقێکی سیاسی هەبێ ئەگەر دیموکراتی هەبێ وەگۆی بەڕۆز ئۆجالان باسی لێ ئەکات ئەڵێ تورکیا ئەبێ وەربچەرخێ بۆ کۆمارێکی دیموکراتی ئەبێ دەستورێکی دیموکراتی هەبێ ئەبێ کۆمەلگایەکی دیموکراتی هەبێ 100 ساڵ ئەمانە ژاری فاشیزم و ڕەگەزپەرستی لەسەر نکۆڵیکردنی نەتەوەی کورد بەڕێوە ئەبەن و ئەیخەنە مێشکی مناڵی تورک و گەورە و بچووکی تورکەوانێ ئەمە لە ڕووی گیان لە دەستدان لە ڕووی ئابوووریەوانێ خۆیان دانیان بۆیاناوە 2 تریلیۆن دۆلاریان لەم شەڕەیە خەرج کردووە زیاتر لە 4 تریلیۆن دۆلارە بەڕاستی دەوڵەتی تورکیا سەرمایەکی زۆری لە دەست داوە بەهۆی ئەم جەنگە وێرانکاریەی کە جەنگێکی زۆر جۆرێک نالۆژیکیە تۆ بە چ لۆژیکێک نەتەوەیەکە خەیتە دەرەوەی وڵاتەکە بەچی لۆژیکێک تۆ نەفی نەتەوەیەکەکەی لە وڵاتەکەتا سیرکە نەتەوەی کورد لەسەر خاکی مێژووی هەزاران ساڵی خۆیەتی ئەوەی کە ئەوان کۆچبەرن و هاتوون لە ناوچەکانی لە ناوچەکانی قەفقاسیا و ئەو هاتوونە تێرە مەخۆلەکان و سەلجوقەکان بە هاتوون باشە کە نەتەوەی کورد لە سەر خاکی هەزاران ساڵی خۆی بووە تو ئێستا ئەبێ بە زمانی کوردی قسە نەکەی ئەبێ جلوبەرگی کوردی لەبەر نەکەی ئەبێ ناوی مناڵەکانی بە کوردی نەبێ ئەبێ کولتور و مێژووی کورد بوونی نییە خاکی کوردستان بوونی نییە جوگرافیاک بە ناوی کوردستان بوونی نییە ئەمە شتێکی نەئەخلاقیە بۆ ئەم سەدەی 21 یعنی ئەمە ئیتر ئەبێ کۆتایی پێبێ تۆ قازاجت لەم دەستەواژانە نەکردووە لەم چەمکانە قازانجن نەکردووە لەو بیرەی ئەتاتورک دای ڕشت زەرەر و زیانی گەورەتان کردووە عاقڵمەندێکتان وەرن بیرکەنەوانێ با کۆتایی بێت بەم شەڕە نەتەوەی کورد تازە هی ئەوە نییە 6 ملیۆن مرۆڤی کورد بەچی لە ناوە بیت بەچی لە تۆ 5 کەس بوون نەتوانیوە لە ناوی بەرن لە ناویان بەریت و کۆتاییان پێبێنی ئێستا بە ملیۆنانە پاکەکە بە ملیۆنان دۆست و ئەندام و لایەنگری هەیە پاکەکە لەسەر پێی خۆی وەستاوە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی هونەری لە ڕووی فکری لە ڕووی فەلسەفی لە ڕووی دیبلۆماسی پاکەکە ئێستا هێزێکە پێگەیەکی گەورەی لە جیهانە هەیە لەلایەن هەموو ئەکادیمیەکان و ئەوانەی کە خەڵکانی پرۆفیسۆر و دکتۆری زانکۆکانن لە جیهانە تێزەکانی ئۆجالان لە زانکۆکانە ئەخوێنرێ هیچ شتێکی نامەحقولی نییە گەلی کورد لە تورکیا داوا ئەکات سیستمێکی دیموکراتی وڵاتێکی دیموکراتی کە ئێوە ئەم خاکە هەیە با هەومان پێکەوە لەسەری بژین جوگرافیاکی بەرفراوان و ئەشتوانین ئەنتیگراسیۆنێکی دیموکراتیانە بنیاد بنێن بەواتە تێکەڵاوبوونێکی دیموکراتیانە کارێکی دیموکراتیانە پێکەوە ژیانێکی دیموکراتیانە کاکی برایم دوێنێش لە کۆنفرانسەکە زۆر باس لە بابەتی دیموکراسی زۆر باس لە بابەتی دەستورێکی دیموکراتی باس لەوە کرا ئایا بەڕاستی لە تورکیا دیموکراسی نییە؟ نەخێر دیموکراسیەت ئەوە نییە بۆ خۆیان پێڵن بۆ نمونە هەڵبژاردن نەکرێ ئەم سەرۆک وەزیران ئەڕوا و سەرۆک وەزیرانی ئەم سەرۆک کۆمارە ڕوا و سەرۆک کۆماریە ئەمە پێی ناڵێن دیموکراتی دیموکراتی مافەکانی مرۆڤ مافی ژن مافی نەتەوەکان مافی هەموو پێکاتەکان لە دەستورە ڕنگ باتەوە تۆ دەستورێکت هەیە ئەڵێی یەک نەتەوە یەک زمان یەک ئاڵە یەک وڵات
ئەمە پێشێلکردنی بنەما سەرەکیەکانی دیموکراتیەتە. ڕاوبۆچوونی ئازاد لە تورکیا نییە، بەدەیان هەزار خەڵک لە ناو زیندانەکانی تورکیا وڵاتێکە بیر و بۆچوونی سیاسی لەسەر بیر و بۆچوونی سیاسی بیر و دیموکراسیەت ڕێگە بە بیر و ڕای ئازادەیە، بە بیر و بەنەتەوە جیاوازەکان ئەیە کە تعبیر لە بوونی خۆیان بکەن، بە زمانی خۆیان بخوێنن، بە زمانی خۆیان قسە بکەن. لە وڵاتێکی وەکو سویسرایە یەک سەعات ڕێی بۆ لاوانە بە زمانێکی تر قساکرێ، ئەو پێڵەن ئەوە دیموکراسیەتە. هەرچەندە ئێمە بە خۆمان لەسەر ئەو دیموکراسیەتەش قسەمان هەیە، لەبەر ئێمە پێمان وایە ئەگەر تورکیا بێوێت بەرەو پێشەوە بڕوات و ئاشتی بچەسبێ، ئەبێ وەرچەرخێت لەو بیرە توندڕەویە شۆڤێنیە ڕەگەسپەرستی تورکچێتیەوە قەومچێتیەوە بۆ تاکێکی ئازاد دیموکرات، تاکێکی یەکسانی خواست دادپەروەر ژینگە پارێز کۆمەلگایەکی ئاشتی خواست. بەڵێ کاکە ئیبراهیم یەکێکی تر لەو پرسیارانەی کە ئێستا تا ڕادەیەک پرسی ڕۆژەوی میدیاکانە باس لەوە کرێ کە زۆر جار ئەوانەی کە چاودێر بوون لە سەر ئەم پرۆسەیە کە پرۆسەی ئاشتیە لە نێوان گەلی کورد و تورکە، باسییان لەوە کرد پێویستە حکوومەتی تورکیا و پەرلەمانی تورکیا کار لەسەر تعدیلی هەندێک یاسا بکات، ئەوەی کە جەنابەت باست کرد. یەکێک لە تعدیلەکان باس لەوە کرا کە پێویستە لێبوردنێکی گشتی دەربکرێ بۆ ئەو کەسانی کە لە گەریلان و لە شاخن بۆی بچنەوە ناو ژیانێکی ئازادانەی سربەستانە لە ناو تورکیا. لە بەرامبەردا بە سێهۆزاد یەکێک لە پلەباڵەکانی پەکەکە باسی لەوە کرد کە ئێمە هیچ تاوانێکمان نەکردووە کە تا عەفومان بەرامبەر دەربچێت، یعنی تاوانێکمان نەکردووە تا لێبوردنمان بەرامبەر بە دەربکرێت. حەزەکەم ڕای جەنابەت بڵێیت لەوبارەوە. بەپێی هەموو پێوەرە قانونیە نێودەوڵەتیەکان شۆڕش لە باکووری کوردستانە شۆڕشی ڕزگاری خوازیە، شۆڕشی ڕزگاری خوازیش کاتێک کە تۆ مافەکانی وەکو نەتەوەیەک لەلایەن نەتەوەیەکی ترەوە پێشێل ئەکرێت، حەق بە تۆ ئەوەیە کە چەک هەڵبگری و داکۆکی لە خۆت بکەیت. ئەمە مافێکی سروشتی هەموو نەتەوەیەکە، چونکە هیچ مرۆڤێکی ئازاد، هیچ مرۆڤێکی شکۆمەند قبول ناکا بە ژێر دەستەی بشی، مەگەر مرۆڤێک کۆیلایەتی قبول بێ، مەگەر مرۆڤێک ئاسیمیلە بێت بتوێتەوە لە ناو بۆتەی نەتەوەیەکی ترا. مرۆڤی شکۆمەند ئەوێت بە ئازادی و بە ژیانێکی سەربەستانە بە کەرامەتەوە بشی لە ناو وڵاتەکەی خۆیان. بۆیە ئەمان بەپێی ئەو قانونە نێودەوڵەتیانە شۆڕشێکی ئازادی خواز و ڕزگاری خوازە، هیچ تاوانێکی نێودەوڵەتیان نییە. ئەمەی کە پەکەکە خراوەتە لیستی تیرۆرەوانێ کە ئەڵە ئێستاش باسی تیرۆرەکەن هەنگاوێکی سیاسیە، هەنگاوێکی بەرژەوەند خوازانەیە لە پێناو پاراستنی بۆ نمونە تورکیا لە ئەندامی وڵاتانی ناتۆیە، ئەوانیش ڕەچاوی بەرژەوەندەکانی تورکیان کردووە، پەکەکان خستۆتە ناو لیستی تیرۆرەوە. ئەجنا بە هیچ پێوەرێک پەکەکە لە تاوانێکی نێودەوڵەتی نەکردووە. ئەوەی کە تاوان ئەکا ئەو حرەکە تونڕەوە ئیسلامیە سیاسیانن، ئەو گروپە جیهادیانن، ئەو گروپە قەومچیانن، نزیکەی 15,000 کەس لە کورد و تورکی ئازادی خواست لە ناو تورکیایە لەلایەن بکەری نادیارەوە تیرۆر کراوە. چی ئەمانەی تیرۆر کردووە؟ کورد کردوێتی، دەوڵەتی قوڵ کردوێتی، ئەرگەنەکۆن کردوێتی، جەماعەتەکانی فەتحوڵڵا گولەن و دەوڵەت کردویانە ئەم کارە تیرۆریانەی بەرامبەر بە کورد کراوە. بۆیە گەلی کورد پەکەکە هەتا بەڕێزت ئەزانیت پاڵمە کاتێک لە سویدا تیرۆر ئەکرێ بەهۆی بڕیاری سیاسیەوە ئەیخەنە پاڵ پەکەکە، بەڵام دوجار دەوڵەتی سوید دان بۆوانێک کە پەکەکە ئەم کاری نەکردو، تورکێکی تونڕە ئەو کاری کردووە. بۆچی؟ بۆی گەلی کورد ڕشکا، بۆی پەکەکە ڕشکا، بۆی پەکەکە وەکو تیرۆر هیچ کارێکی تیرۆریستی نەکردووە. ئێوە سەرنج بن لە ڕۆژئاوای کوردستانە کورد ئەو هەموو داعش تاوانێکی بەرامبەر چەند تاوانی گەوری بەرامبەر بە نەتەوەی کورد کردووە. کەس بەقەدەر نەتەوەی کورد لەم ناوچەیە کراوە نیە و عەقڵێکی کراوە و خاوەن ئەخلاقێکی سیاسی و دیموکراتی نییە
بە هەموو ئەم نەتوانی کە لە دەور و بەرمانان سەیری تەعاملی گەلی کورد بکە لە ڕۆژئاوای کوردستان لەگەڵ زیندانەکانە زیندانیانی داعش و قاعیدە و ئەو گروپە تیرویسە ئێوە سیرکەن ئێستا کە پێی ئەڵێن سووریای نوێ چ کارە ساتێکیان لە لازقیە و لە سوەیدا و لە بەرامبەر بە عەلەویەکان و بەرامبەر بە دروزەکان ئەنجامدا ئامادە بوون کە ئەوەش بەرامبەر بە کورد بکەن بەڵام کورد چونکە خاوەن هێزێکی سیاسی و دیبلۆماسی و سەربازی خۆیەتی هەتا ئێستا نەیانتوانیەوەکەن هەرچەنە زۆر پێیان خۆشە و حەز ئەکەن گەلی کورد لە ڕێگەوە دەربێنن لە ڕۆژئاوای کوردستان. کاک ئیبراهیم وەکو دوایین پرسیار یاخود نزیکە بینەوە لە کۆتایی پرۆگرامەکەمان حەزەکەم سەرنجی جەنابەت لەسەر ئەم پاشەکشەی پەکەکە لەسەر بابەتی دروستبوونی دەوڵەت نەتەوە بزانم. دەوڵەت نەتەوە ئێوە ئەزانن لە سەدەی 19ەوە دەوڵەت نەتەوەکان وردە دروست بوو بە تایبەتی لە دوای جەنگی جیهانی یەکەم و دووەمەوەوانێ دەوڵەت نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دروست بوو پێشتر ئەمبراتۆریەت بوو لەم ناوچانە ئەمبراتۆرەتی عوسمانی بوو سەفەوی بوو قاجاریەکان بوون ئەمانە بوون دەوڵەت نەتەوە لە ڕاستیە هەتا ئێستا خۆشی و ئارامی بۆ گەلانی ناوچەکە نێنەوە سەیری گەلانی ئێران بکە بەهۆی دەسەڵات خوازیەوە سەیری گەلانی تورکیا بکە بەهۆی دەسەڵات خوازیەوە سووریا عێراق ئەم دەوڵەت نەتەوانە سیاست مەدارەکانیان سیاسیەکانیان بەڕاستی غەرق بوون لە گەندەڵیە و لە خاوەن فکر نین خاوەن فەلسەفەیەکی سیاسی ئەخلاقی دیموکراتی نین دەوڵەت ئەشێت بوونی هەبێ بەڕێز ئۆجەلان وەکو ئەو باس لە کۆنفیدرالیزمی دیموکراتیەکە باس لە نەتەوەی دیموکراتیەکە کاتێک کە تۆ تاکێکی دیموکراتیت هەبوو ئەتوانی بڵێ خێزانێکی دیموکراتی دەبێ کۆمەلگایەکی دیموکراتی دەبێ ئەم کۆمەلگا دیموکراتیە ئەتوانێت پێکەوە ژیانی گەلان دروستکە لە ناوچەکەیە لە جیاتی ئەوەی گەلان بەهۆی دەوڵەت نەتەوە بوون بە دوژمنی یەک ئەو سنوورانی کە دروست کراوە ئەمە هی منە و ئەوە هی تۆیە شەڕی لەسەر دروست بووە شەڕی ئێران عێراق شەڕی عێراق کوێت شەڕی ناوخۆ لە ناویەکە یعنی تورکیاش سەدام حوسێن ئەیوب شەڕی ئایندەمان لەگەڵ دەوڵەتی تورکیایە یعنی ئەم دەوڵەت نەتەوانە هەمویان بوون بە دوژمنی یەک لە ناو یەکیشە بەهۆی ئەم سنوورانە پیرۆز کراوە گەلانیان وا لێ کردووە کە بترسن لەوەی پارچە بن پارچە بوون نییە نەتەوەی دیموکراتی فەلسەفەیەکە ئەتوانێت پێکەوە ژیانێکی ئاشتیانە و دیموکراتیانە و ئازاد و یەکسان بۆ هەموو نەتەوەکان بنیاد بنێ سەیری ڕۆژئاوای کوردستان بکە لە ڕەقە لە تەبقە لە دێرە زۆر ئەمانە بەشێکی زۆری عەرەب نشینن لە منبەج ئێستا کە خۆیان خیانەتیان کرد و چوونەوە هەندێک لە سەربازەکانی خیانەتیان کرد چوونە ژێر دەسەڵاتی بەڵێ ئێستا پەشیمانن بۆچی لەبەروی لەوێ ئەنتیگراسیۆنێکی دیموکراتی دروست بوو لەوێ خۆیان ئەبر بەڕێوانێ باشە کاتێککە نەتەوەی دیموکراتی جێگەی دەوڵەت نەتەوە بگرێتەوانێ ئەکرێت گەلان ببن بە دۆستی یەک لە جیاتیەوەی کە شەڕ لەگەڵ یەکا بکەن پێکەوە وڵاتێکی ئاوەدان و خۆشگوزەران و ژینگەیەکی پاک ژینگەیەکی تەندروستیەکی باش ڕۆژهەڵات و باکووری سووریا هەیە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەیە بەڵێ باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئێستا پێکەوە ژیان ئێستا ئەو عەشەریەتانەی کە دژمنی سەرسەختی گەلی کورد بوون ئێستا بەهۆی پەروەردەوە چونکە بەڕاستی نەتەوەی دیموکراتیک یەکێک لە بنەماکانی پێی ئەڵێن پەروەردەی تاک و خێزان و کۆمەلگا پەروەردەیەکی زەهنیەکات وەریە چەرخێنێ لە ڕەگەزپەرستی ئاینیەوە لە خۆفەرزکردنی ئاین و ئاینزا و ئەوانێ بۆچی بۆ ئەوەی کە یەکتری قبول بکەن بۆ ئەوەی کە لێبوردەی ئەچێنێ لە مێشکی مرۆڤە ئەجا جیاوازی لە نێوان مرۆڤەکانە ناکە جیاوازی لە نێوان ئاینەکانە ناکە ئەوەی ئاینی هەیە ئەوەی ئاینی نییە ئەوەی مەزهبی هەیە ئەوەی مەزهبی نییە ئەوەی مەزهبی جیاوازی هەیە ئەوەی ڕەگەزی جیاوازی هەیە پێکەوە ژیان ئەەکەن بە تایبەتی ژینگە و ژن تۆ بزانە ژینگە و ژن لە دەوڵەت نەتەوەکانە چی بەسەر هاتووە هەتا دەوڵەت نەتەوەکانی گیان لە ناو قەیرانان
رووسیا هەموو شەڕ و کاولکاریە چییە ئیکات؟ یعنی سەرۆت و سامانی کەمە رووسیا هاژمونگەران ئەیانێ دەسەڵاتی خۆیان بسەپێنن بەسەر دەوروبەرەکە چاوچنۆکن فراوان خوازن دەوڵەت نەتەوە هەمیشە لە هەوڵی ئەوەیە بەرژەوەندیەکانی خۆی پارێزێ دەسەڵاتەکەی پارێزێ بەڵام نەتەوەی دیموکراتی هەمیشە ئەوێ ئاشتی بەرقەرار بێ ئەوێ دیموکراتی بەرقەرار بێ ئەوێ پێکەوە ژیان بەرقەرار بێ ئەوێ مافەکانی مرۆڤ بەڕاستی بچەسبێ. کاک ئیبراهیم من جارێکی تر سپاسی جەناب دەکەم سپاس بۆ ماندووبوونت کە میوانداری ئێمەت قبول کرد ڕێزم هەیە کە جەنابەت بەشداریت لە گفتوگۆکەمانە کرد. سوپاس و ڕێزی زۆر بۆ ئێوە و دەستان خۆش بێ و سەربەرز و سەرکەوتوو بن. سپاس بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک ئیبراهیم فەرەج وەکو نووسەر وەکو شارەزای بواری تورکیا گفتوگۆمان کرد لەگەڵی کۆتایی پێهات سپاس بۆ ئێوەش کە لە بینەرمان بوون و لەگەڵمان بوون هەر بشین.